بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. بە دەنگە خۆشەکەت گوتت دەڕۆم، لەو کچە جوانانە دەچوویت لە دەرمانخانەدا بە خەندەیەکی شیرینەوە شرووبێکی تاڵت دەدەنێ. ئازیزانم بینەرانی دیمەن تیڤی، من تەڵات تاهیرم لە یەکەم ئەزموونی تازەمدا بەرنامەیەک پێشکەش دەکەم بە ناوی مۆمی بەرهەتاو. لەم بەرنامەیەدا باش و خواسی ئەدەبی، میوانداریکردنی ئەدیبان و نووسەران، ئاوردانەوە لەو کەڵەکە نووسەرانەی کە لەم هۆڵەدا وێنەکانیان هەڵواسراوە. قسە و باز لەبارەی ئەدەبیاتەوە هیچی کەمتر نییە لە خودی ئەدەبیات. وەکو دەستپێک لە یەکەمین بەرنامەدا میوانداری زۆر بەڕێز، شاعیرێکی شیرین، کەسایەتێکی شیرین، شعری شیرین مامۆستا ئیسماعیل محەممەد دەکەین. مامۆستا بەخێراتی. زۆر سپاس کاک تەڵعەت. هەڵبەتە منیش بەش بە حاڵی خۆم وەک پیرەمێر دەفەرمێ لە ڕەمەزانە شەیتان دەردەکرێ بنیامی بە لە جێداانرێ. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی کوردستان و لە هەموو مسلمانانی کوردەکەم هیوادارم مە مانگە مایەکی پڕ لە خێر و خۆشی بێ بۆ میلەتەکەمان، بۆ گەلەکەمان، کۆتایی بە هەموو نەهامەتی و قەیران و ناخۆشیەک بێ. من زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی وایە لەگەڵ بەڕێستانە دائنیشم. هیوادارم بەرنامەیەکی جوان لەم شوایە بۆ ئەو بینەرانە پێشکەش بکەین. قوربانی مامۆستا جان. مامۆستا بەڕێزت وەکو یەکێک لەو شاعرە ناسک و لەو شاعرە شیرینانە هەست دەکەین ئەوەی جەنابەت دەینووسی، یان ئەوەی جەنابەت پێشکەش دەکەی لە ئەدەبیات. جیاوازەکەی ئەوەیە کە ئەم توند و تیژەیەکیانە کە لە ئەدەبیاتی ئێمەیە بینراوە یان دەبینرێ، تا چەند ئەو نەرمونیانە، ئەو شیرینیە، تا چەند ئەم جێڕانەوەی وزەیە بۆ خەڵک، جێڕانەوەی پردی متمانەی بینی خوێنەر و شعر گرنگە. تۆ ئەمەد بە سروشتی خۆت کردووە یان بە وشیاری کردووە یان لە پلانتدا هەبووە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە سروشتی خۆمەر وایە گەر کەسێک بمناسێ لە نزیکەوە ئەزانێ، پاشان بۆ خۆ دەزانی خەڵکەکە زۆر بێزارە، زۆر ماندووە، زۆر بێتاقەتە. یعنی تۆ ئەبێت بەڕاستی کارێ بکەی ئەو خەڵکە ئاشناکەیتەوە لەگەڵ ژیانە. خەڵک بێزار بووە، خەڵک بڕستی لێ بڕاوە بە دەست نەهامەتی و قەیران و شەڕ و ئەمانە. ئێمە تەنها ئەوە توانیمانەوە نەبکەین دنیایەکی جوان وا بکەین، ئەو دنیای بگۆڕین بە دنیایەکی جوان، بە دنیایەکی ناسک بۆ ئەو خەڵکەمان. لە ڕێی شعرەکانمانەوە نی لە توانامانە هەیە. دەیکەواتە مامۆستا باچین ناو دنیای شعرەکانتەوە. سپاس بۆ توانی. تابلۆ شعریەکان
چەند کۆپلە شعرێکە هەڵبەتە هیچیان پەیوەندیان بە یەکترەوە نیە بەڵام یەک کەش و هەوایانەیە و هەمویان لە چەند کاتێکی جیا بۆ چەند بابەتێک نووسراون. تابلۆ شعریەکان مەڵێ پیر بووی ئێستاش جوانم کوا عەشق پیرە بێ خانم گوێ نادەم بە تەمەنی زۆر منیش وەک شێخی سەنعانم. مەڵێ پیر بووی ئێستاش جوانم کوا عەشق پیرە بێ خانم گوێ نادەم بە تەمەنی زۆر منیش وەک شێخی سەنعانم. بۆچی بیانووی شعرم لێ ئەگری کە خۆت لە شعری من جوانتری هەتاکەی شعرێ بۆ بهۆنمەوە کە ڕێزی دڵی ناسکم ناگری. ئەگەر من تۆم نەناسیایە گەر یەکمان خۆش نەویستایە ئێستا من چیم بکردایە بڵێ شعرم بنووسیایە. بە نیگارکێشێکی هاوڕێم وت وێنەیەکی تۆ بکێشێ وێنەکەی تۆ زۆر جوانتر بوو لە کیژەکەی کافرۆشێ. بالا و پەڕی دنیاش بی هێندە نزیکی لێمەوە دەستت لە ناو دەستمدایە و لێو هەروە بە لێومەوە. بە یەک ناگەین لە یەک دوورین بارتەقای ئاسمان و زەوی هەر بەو ئاواتەوە ئەمرم جارێ لەگەڵ ما بخەوی. گەر تۆم هەبێ چاوەکانم دنیا بە هی خۆمەزانم هەموو دنیام هەبێ کچێ کە تۆم نەبێ بە چییە چێ. من خۆم ڕاوچی بووم بەداوەوە کەوتمە داوی زولفی خاوەوە. من دەریاوان بووم کەوتمە دەریاوە نوقمم لە دەریای ئەو جوتە چاوە. هەرچەند بێزار و بێزەوق و تەنیام تاقەتی کەسم نییە بێ بۆلام بەڵام گیانەکەم ئەگەر تۆ هاتی ئەیکەم بە بۆنە و بە ڕۆژی شادی. ئەگەر چی دڵم شکاوە عەشقی لە دڵما هەر ماوە چاوم کانیاوی خوێناوە گیانم بۆ عەشقی پێناوە. هەر خۆمەزانم چۆنە دەروونم کوورەی ئاگرە زیادەیە بوونم ئەوەتەی دووری زار و زەبوونم جۆگەی بەستووە فرمێسکی ڕوونم. سپاس. مامۆستا شعری لیریک و گۆرانی زۆر نووسیوە. ئەوەی تێبینی دەکرێت ئەو گۆرانەی کە تۆ خاوەنی شارەکانی چۆتە هەندێک وردەکاریەوە لە پەیوەندی مرۆیی لە پەیوەندی نێوان دایک و منداڵ دوو عاشق کچ و کوڕ چۆنە چوێنە ئەو پەیوەندیە وردانەوە. یعنی ئەوەی ئێستا لە گۆرانی کوردی بە گشتی دەیبینین مەسلەی دابڕان و شەوگار و شتە گشتیەکانە. تۆ چویتە ناو وردەکاری جلی کوردیەوە بۆ نمونە و گۆرانیەی کەمال محەممەد کە چویتە ناو وردەکاری مرۆڤەکانەوە. ڕاستیەکەی شعر چییە؟ شعر ئەوەیە کە تۆ لێ بکە ساتی ئارامی و باتێ تۆ لە دنیای خۆدا ببڕێ بووی خاتە دنیاکەی خۆیەوە. ئەنجا زۆر شعر تۆ ئەبێ داهێنان بکەی ئەبێ تازەگەری بکەی لە شعرە
کە تۆ شتێکە نەکرد ئیزافەیەکە نەبوو بۆ سەرەدەبی کوردی یعنی هیچی نەکردووە ئەجا ڕاستیەکەی منی شەر بە تەبیعات یعنی حەزم لەو ستایلەیە یعنی شەر نییە بە تایبەتی شعر بۆ گۆرانی بنووسم بەڵام هەر خۆم بە تەبیعات شعری مەوزونە ئەنووسم یعنی حەزم لە شعرێکە کێشێ بێ ئەگەر سەرواشی نەبێ کێشی هەبێ هەرمۆنیای هەبێ مۆسیقای هەبێ جا بالموناسبە وەکو خۆ دەڵێ مەسەلەن بۆ نمونە لە شعری تەنیا دڵم وە خۆی ماوە ئەڵێم لە پڕ ڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێ کردووە تەنیا دڵم وە خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە سرم بۆتە پیرە مەگرون ئیتر بەفری لێ نابڕێ هەنگاوم لە سەرخۆ قورسە وەک جاران ڕێم بۆ نابڕێ ئێستا وەگە وسا حەز ناکەم هەرگی سەیری ئاوێنەکەم ڕوخسارم جۆرێ شێواوە ناچێتەوە سەروێنەکەم تەواو بووم تەواو بەسەر چووم ئاخ لە تەمەنی پاییزیم ئەفسوس چۆن غافڵ گیرانە پیری عمری جوانی دزیم جار بۆ بۆنەوە حەزەکەم شعرێکەیە بە ناوی خۆراوابوونەوە هێشتا بڵاوم نەکردوێتەوە شتان پێشکەش زۆرمان پێ خۆشە. خۆراوابوون وەکو خۆری خۆراوابوون واتە منم ئاوا بێ بەڵام دڵی شاعیرانم هەتا بێ هەر ساوا بێ ئەوەی هەرگیز ئاوا نابێ لە دڵ و ژیانی منە تەنیا خۆشەویستی تۆیە لە ناو شعری جوانی منە سلێمانی چەندە جوانە لە کاتی خۆراوابوونە هێندەی جوانی سلێمانی جوانی لە ناو شعری منە ئافرین دەست خۆش بەژینجان مامۆستا سەبارەت بە چێش و سەروە مێژوێکی زۆرمان لەگەڵ چێش و سەروایە هەیە بە تایبەتی لەگەڵ چێشە تێبینیم کرد هەندێک لە شارەکان چێشی پەنجەن یعنی 4 بە 4 یان 8 باشتن هەندێکیشیان 5 بە 5 وەکو چێشی کوردی وەکوی مەولەوی پێنووسیویان وەکوی حاج تۆفیقی پیرەمێرد بێسارانی و وەلی دێوانەی پێ وەرجێڕاوەتە سەر شێوەزاری سۆرانی تۆ خۆت بە کامەیان ئاسوودەی یعنی شعرەکە کێشەکەت لەسەر فەرز دەکا یان کێشەکەت هەڵبژاردووە و شعرەکەی بۆ دەنووسی شعرەکە کێشەکەم لەسەر فەرزەکە بۆ نمونە شعرم هەیە ئێستا بڵێن بە کێشی جیاواز بۆ کێشانەی جەنابێ ناوەبردن ئێستا هەر لە تابلۆ شعرەکانە ئەگەر تۆ تێبینی و کردبێ دوو جۆر کێشم بەکارهێناوە چکە هەر یەکەیان وەکو پێم وتی بۆ بابەتێک نووسراوە و بۆ لە ساتە وەخت یا لە ڕۆژێکی جیاوازە نووسراوە شعرەکە کێشەکەم لەسەر فەرزەکە بەڵێ ئوستاد شتێشکە هەیە لەم جۆرە شعرانی تۆ تێبینی دەکری ئەویش ئاسانی و بەردەستێتی بۆ خوێنەر مدەتێکی زۆر ماوەیەکی زۆر شاعرانی ئێمە نووسرانی ئێمە مەسەلەن دەیانویست شعر ئاڵۆزکەن یان بڵێم شعر بکەنە بژاردەیەک خەڵکیشی بژاردەی کۆمەلگا جوانی ئەم شعرانی تۆ لەوەی دایە بەردەستن بۆ هەمووی یعنی ئەم شعرە وەکو نان وایە هەمووی ئیشی پێیەتی هەمووی دەیخوا ئەو شعرە ئاڵۆز و شعرە نخبەویانە وەکو جۆرێک خواردن دەچێت کە بۆ چینێکی دیاریکراوە و چینەکەی ترلی بەشن ئەمە لە سروشتی خۆتایان لە ئەنجامی خوێندنەوە و بە دوواداچوونە بڕیارەدام شعرە بێتە نانی هەمووان لە چەند دیدارێکی تری شاباسم کردو هەم خۆم سروشتم وایە دای من کەسێکی سادەم حەزم لە سادەیە حەزم لە ئاڵۆزی نییە اینجا بە تایبەتی لە ئێستا ژیان وا جەنجاڵ و ئاڵۆز بووە خەڵکی ڕاستیەکەی تااقەتیەوەی نەماوە بێ بە دوای کۆدی شعرەکانە بگەڕێ و بیان دۆزێتەوە بەڵام شعری لیریک یان شعری گۆرانیش ناکاتە ئەوەی کە هەموو کەسێ بتوانێ بینووسێ یان شعرێک بێ بە زمانی بازار نەخێر خۆی شاعیر ئەندازیاری وشەیە تۆ شعری گۆرانی ئاسانێکی قورسە
ینی ئاسانێکە بەڵام لەگەڵەوەش زۆر کە زەڵێ ئێستا منیش دانیشمە و شعران نووسم بەسکە یەتە سەرواقع ئەوە ناتوانێت ئەوەی پێ دەڵێن سەهلی ممتەنیع. بەڵێ 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 بەزەڵەدەوە دەستخۆشی بۆ مامۆستای ئازیز و گەورەمان، سپاس بۆ وشە جوانەکانی. من ئاوا دەمرم لەسەر بەرزایی پیتی ئەلفی دوایین خواحافیسیمان بەرەو ڕابردووت خۆم فڕێ دەدەم. لە کەوتنە خوارەوەمدا لە پەنجەرەی هەر ساڵێکی تەمەنت تەماشات دەکەم. ئەو ساڵی یەکترمان ناسی و تۆ چایەکی تاڵت بەلەتێک پاقلاوە خواردەوە و منیش بۆ هەتایە جیاوازی نێوان پەنجەکانی تۆ و زنودی ستم بزر کرد. ئەو کاتەی بە ناوی فێرکردنی زمانی عەرەبیەوە ڕستەی سەر ئاوێنەی سایەقم پێحونجە دەکردیت کە دەڵێت ئاگادار بە مەودای دووری ناو ئاوێنەکە ڕاستەقینە نییە، بێ ئەوەی پرسیاریش بکەیت دەمگوت واتە کەسانێکن دووریش بن نزیک دیارن. ئەو ساڵەی خوازبێنیت کرا و بە شەرمەوە پەرداخێک ئاوت بۆ کەسێک برد من نەبووم. ئەو ساڵەی تەزبیحە قەزوانەکەی منت لە باسکدا ئاڵاند و منیش 101 جار دەمگوت غەریبیت دەکەم. ئەو ساڵەی بە سوورا و ناوی منت لەسەر قۆڵ دەنووسی و بە گەرمای هاوین ناچار بوویت بە کراسی قۆڵ درێژەوە بگەڕێیت. بەردەبمەوە و لە مێژووتدا بەردەبمەوە هەتا ڕۆژی لەدایک بوونت لە ناوەڕاستی باخچە بچووکەکەی ماڵتان بە عەرز دەکەوم و نزیک ئەو خزمانەی بۆ دۆزینەوەی ناوێشی خۆش بۆ تۆ کۆبوونەتەوە دەمرم. لە پێش چاومە لە ئاخیرەتدا ئەو فریشتەی لە تەنیشتم دەڕوا کە دەبینێت چاو بۆ کەسێک دەژێڕم هەموو ڕۆحم شوختە و دەمم تاڵە. قلە هەنجیرێکم دەداتێ و دەپرسێ مادام بۆچی پێشەوەی بمریت سڵاوێکت نەنارد بۆ ئینسانەی لە دەفتەری ئەعمالتدا ڕۆژنێ دوعات بۆ نەکردبێ. بە پشتی دەست ئارەقەی نێوچەوانم دەسڕم و بە هێواشی لە بەرخۆمەوە دەڵێم لە عینادی برام لە عینادی. لەگەڵ بارگە پێچانەوەی ئازیزێکم منیش بەشێک لە ڕوخسارم قەت دەکەم و دەبێتە لۆچ.
خەریکە دەگەمە ئەو باوەڕەی لۆچەکانی نێوچەوانی مرۆڤ ڕەفەی یادگارین. ئەوسا گەنج بووم، برازایەکی بچووکم هەڵدەدایە ئاسمان و دەمگرتەوە. پێدەکەنی و بە پێکەنینی پێدەکەنیم. باوکم لەگەڵ ئەوەی زۆر کەم دووە دەیگوت تۆش بە منداڵی حەزت لەوە بووە هەڵت دەم و بتگرمەوە. لەو ساتەوە هەستم کرد جارێک لەو جارانە باوکم هەڵی داوم و نەیگرتوومەتەوە. ڕۆیشتوم پارچەیەکم بۆ تەو گەنجە ئەنفال کراوەی 30 ساڵە هەموو شەوێک پیرێژنێکی گرمیانی جێگەیەشی بەتاڵ ڕادەخا و چاوەڕێ هاتنەوەی دەکا. پارچەیەکم بۆتە ڕوخساری ئەو دۆستەی پیرەمێردێک لەبەر دەرگای مزگەوتێکدا بە دەر فرۆشتنی پاکەتێک مووسەوە لەبەر خۆیەوە حەیرانی بۆ دەڵێ بێئاگا لەوەی ئێستا لەم جیهانەدا ناوک نا باو باوی سەربڕینە. پارچەیەکم بۆتە کتێبێکی عەشق لە دەستی ئەو ژنەی لە ماڵەوە بە ناوی هێلانەوە کەوتۆتە تەڵەی هاوسەرگیریەوە. دەوێت تێبگا کونی دەرگا بۆچی لە شێوەی دڵۆپێک فرمێسک دروستکراوە. پلاسۆکانم بوونەتە شیشی مەحەجەرەی ئەو پردەی لە چوارڕانێکدا بە سۆزی باپیرەیەک بەسەر منداڵە کرێنس فرۆشەکاندا پشتی چەماوەتەوە. پارچەیەکم بۆتە پشیلێک بێچوە سەجێک لە حەوشەی ماڵی ئەو هەتیوانەی باوچیان لە شەڕەکان لە خەستەخانەکان نەگەڕانەوە. بوومەتە کەروێشتێک مریشێکی لاواز لە سەربانی ئەو ماڵانەی منداڵیان نابێت و ژنەکان وەک قەرەبوو مهرەبانیان بە ئاژەڵەکان دەبەخشن. بە دنیادا پەرد بووم تا لە کۆتایی تەمەنمدا تۆم ناسی و خۆشم ویستی و پارچە بارچە بەسەر تۆدا دەباریم و دەتگرتمەوە. بیرتە کە دەتگوت ئەو پەڵانەی سەرمەچەک و برینی سەردەستت هی پڕوشتی ڕۆنی قرچا و ئیشی ناو ماڵن من گاڵتەم پێدەهات و تۆش تووڕە دەبووی. ئاخر دەمزانی ماک و برینی گرتنەوەی پارچەکانی منن. دەتگرتمەوە و کۆت کردمەوە و بوومەوە گەنجەکەی جاران. ئای بۆچی لە سەردەمێکدا گەنجت کردمەوە کە هەڵدان و گرتنەوە نا تەنها بە کەڵکی تێ هەڵداندی. دەست و دەم و قەڵەم و خۆشمام و ساجان بەڕاستی شعرەکانە خۆ نەبێ خۆت لە ڕوای دنیایەکی جوانیان. قوربانی سپاس مامۆستاجان. باسی شەری لیرک و شەری گۆرانیمان کرد. کاکاروانمان لەگەڵایە هەموو نەرمەند هەم دەم خۆش. ئیتر بە گۆرانیشی بڵین زۆر خۆشە بۆ فەرموو کاکاروان عەزیزم. دڵی ئەوارە مەشکێنە لەناو زۆڕی ڕەقیبانە عەشقی بێچارە مەشکێنە شیرین شیرینە شیرین شەمە مخانە بینە
خم حرام ورا ربينا خم حرام دخيل نسيني صار نقاي مسكن دوما پریشانی مکاتو زون پیونا زیاره مشکنم شیرین 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 جمال بخانه دینم خم حرام ونار دینم خولم حرام ئەی ئافرین دەست خۆش دەست خۆش دەست دەمت خۆش کاروان مامۆستاجان بەداخەوە بیستم کچێکردنە ساغا لانەخان بەڵێ طبعاً بەناوی خۆم بەناوی هەموو ئەوانەیەم کە ئەم بەرنمەیە دەبینن هیوایی تەمەندرێژی و چاکبوونەوە و لە ساغی بۆ خۆت و خانەوادەکەت دەخوازیت وابزەم ناوی لانەیە خاتولانە شتێکت بۆ خاتولانە نووسیوە لەم نزیکانە یا لەم ساڵ بەڵێ بەڵێ هەر کاتێک لە نەخۆشخانە کەوتە بوو چەند ڕۆژێک بوو نەشتەرگەری بۆ کرابوو سێ کۆپ لە شارێکم بۆ نووسی بوو پێم خۆشە لێرە پێشکەشیەوە و بینەرانی دیمەن تیڤ قوربان فەرمووەستە پێم خۆشە ببمە قوربانت کاتێ تۆ ئازارە چێژی دڵم ئەبێتە ئاگردان دڵم لە خۆم ناچێ کچم ئەگەر نا ئەکەوت لە لێدان کە تۆ بریناری کچم لە تۆ خراپتر پێکراوم گیانم سەختە کە دەرناچێ خۆم وازانم نەماوم ئەڵێی شعری بابی خۆتە تەمەنی ناسک و جوانە ئەگەر خوا لێم قبول بکە پێم خۆشە ببمە قوربانە ئای قوربانی مامۆستاجێ خوا تۆ لێ نەسێنێ مامۆستا خواویش لە تۆ نەسێنێ هیوای چاکبوونەوەی خێرا بۆ خاتولانە دەخوازیت مامۆستا پرۆژەی تازەت کتێبی تازەت شعری تازەت هەڵبەتە شعری تازەم هەیە بەڵام وەکو ئەوەی کە بیکەم بە کتێبێک بەشی کتێبێکم هەیە ڕاستیەکەی لە دەستگایەکەوە پەیوەندیان پێوە کردووم کە کتێبەکەم بۆ چاپکەنەوە چاوەڕێ ئەوانەکە هیوادارین بە زووترین کار بکەوێتە بەردیدەی ئێمە و خوێنەرانت کەسایەتێکی خۆشەویست و شیرینی مامۆستا جەنابەت جێگەی شانازی ئێمەی وەکو دوا بڕگا پێم خۆشە بەیەکەوە تێکست بخۆینەوە کۆپڵەیەک من بەڵام پێش ئەوە دەمەوێت سپاسی بێپایانم ئاراستەی مۆسیقیەکان بکەم کاکارەوە هاوڕێکانی دەستیان خۆش بێ ئازیزانم بینەرانی دیمەن تیڤ تا بەرنامەیەش تر لە بەرنامەی مۆمی بەرهەتاو بەخواتان دەسپێرین هیوای سەرفرازی و سلامەتی بۆ هەموو لایەک دەخوازین
ساڵانی زوو زۆر کە ڕەدەگریم بۆ ساڵانی زووم ساڵانێ وەکو ئێستا پیر نەبووم دڵپڕ و غەمگین کە نەفت و ماندووم نەماوە مەیل و خولیا و ئارەزووم ئەژیم بە یادی ڕۆژانی گەنجیم ڕۆژانی جوانی و پڕخۆشەویستیم ڕۆیە و ڕۆژانەی پڕبوون لە ئەوین پڕبوون لە جوانی و خۆشی و پێکەنین ساڵانی دێرین قەت نەبنەوە ڕۆژانی شیرین بیر ناچنەوە ڕۆژگاری ئەمڕۆ وای تێکشکاندوم نزیکەکانم نامناسنەوە لە بازاڕیش سندوقەترێم خۆش دەوێ لێی دەڕوانم و هەزاران هەزار چاوی تۆ سەیرم دەکەن لەگەڵ هەواڵەکانی کەژناسیدا خۆی بیرکەوتەوە دڵێکی تاریک بە پڵە خەفەت و لە چاوەکانیدا ئەگەری تاوە گریان هەیە بیتەوە یان نەیتەوە تازە بە من چی هاتنەوەت ئیتر لەوێ بیا لێرە بۆ من بێسوو دەمانەوەت لێرە مەبە بڕۆرەوە با هەر بەو داخەوە بمرم کە دووری و نای بە ڕوحمەوە کە دووری و بردی گشت عمرم ئیتر شعرێ بۆ نانووسم نامەت بۆ نانێرم چیتر ئیتر لە ناو شعرەکانما خۆ نابینی جارێکی تر هەرچەنە زۆر باشە زانم وێنەت لە شعرم نەمێنێ ڕەنگی شعرم مەژاکێت و هیچ جوانیەکی نامێنێ الله دیاری من سعاتێکی دەست بوو خوا هەڵاگرێ دیاری ئەویش کاتێکی زۆری چاوەڕوانی باران بوو بانگم نەکردی چونکە ئەوەی دەمیز لە چاومدا بیبینی بە چەترەکەتدا دەهاتە خوارەوە واز بێنە سەیری ئەم گوڵە پرتەقاڵە مەکە با بۆ خۆی بێتە پرتەقاڵ سەیری منت کرد و بوومە کەسێکی تر هەتا بێ هەر جوانتر ئەبی بۆ پێمەڵەی وا خەریکە سەر ڕەشیتیان نامێنێ کەم وا بڵێ با هیچ نەبێ تۆزێ هۆشی تیا بمێنێ شاعیرێکی دڵناسکم هێندە بریندارم مەکە من خۆم لە خۆما بێزارم تۆش زیاتر بێزارم مەکە بەقەدە و هەموو جوانیە و ئەو دڵە و بێسۆز و میهرە بڵێ سۆزە نەبزوێنێ ئازاری بە سوێم شیعرە من بەسەر چووم تۆش وە خۆتی هەتا بێ هەر جوانترە بی بێباک و دڵبەرد و کافر بێدین و ئیمانترە بی بۆ منێکی دڵپەشمەکی مایەی خەمی زیاترە بی من چەند پیر و کە لە لاش بم
پێم خۆشە تۆ جوانترەبی هەتا جوان بووم قەدەر نەیهێشت بە دڵی خۆم لەگەڵ تا بم ئێستاش خۆشحاڵم هەر نەبێ جارجارێ لە خەیاڵ تا بم الله بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من نردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە